ئەو سیاسەتەی پەکەکە لە هەرێمی کوردستان پەیڕەوی دەکات سیاسەتی بانێک و دووهەوایە یان سیاسەتێکی ڕاست و دروستە. ئایا تا چەند پەکەکە بارودۆخی هەرێمی کوردستانی لە بەرچاو گرتووە یاخود بە پێچەوانەوە بۆتە مەترسی بۆ سەر ئەزموونی هەرێمی کوردستان. بەر لە چەند ڕۆژێک وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆی حکوومەتی فیدراالی چەند کەسێکیان دەستگیر کرد و دانپێدانانیان بۆ ناوەکە ئەوان لەلایەن پەکەکەەوە ئاراستە کراون بۆ سووتاندنی بازاری قەیسەری شاری هەولێر و چەند شوێنێکی دیکە. چێ لە پشت ئەم کردەوەیە هەردوو وەزارەتی ناوخۆ دەڵێن پەکەکەیە، بەڵام پەکەکە ڕەتی دەکاتەوە. ئەم پرسانە و چەندین پرسیتر لەگەڵ بەڕێز سەربەست لەزگین ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان گەنگەشە دەکەین. کاک سەربەست بەخێر بیت. زۆر سپاس. بە لە سووتانەکەەوە دەست پێ بکەین. پەکەکە ئەڵێت ئێمە لە پشت سووتانەوەکەوە نین. باشە یەکێتیش بە جۆرێک لە بانگەشە ئەیبینێت. تەنانەت دەڵێت ئاماژەیەکە بۆ شەڕی ناوەخۆش. ڕاستی کەس نابێژێت ئێوە چۆنێ بین وەکو پارتی دیموکراتی کوردستان نەک وەکو حکوومەت. کەس نابێژیتە کۆرێکی خراپ من یەکری مستحیلە هیچ هێزێک هیچ ڕێکخستنێک هیچ حزبێک هیچ لایەنێک ئیدۆری حزبی وڵاتێک تشتێکی خراپ ڕیدا بیت بژیتن مە ئەف خراپی هەمەیەکری. یعنی ئەوە نورمالە یعنی پەکەکەوە بێژی. بەڵام چی لە بەرژەوەندی ئەوانە ئەمە بکەن؟ ئەس ئێمە سەر تەبان نسبەت یەکەتیژی چ پەیوەندی هەڵبژێردنەوە نینە بە کۆمەکۆ ڕیدۆنەوە بوونەیەت ڕوویدای هەمید زانن هەولێرێ و دهوکێ و ئەوە دهوکێژی ئەمش نزیک بەمە دیفچۆنۆ سەرکردی و ئەمێت ناودا بووینە و هەر بیدۆیەتە دەستپێکردنەوە وێ ڕیدۆنێک و چێ بوویت مانگۆ ڕەمەزان و پیرۆزدا بوو نزیکی جەژنێ بوو و وەختێکی دا بوو و کێمترین خەلک دەرڤەت ژیاوی وەختی چکو وەختی نوێژۆس پێدێ بوو پشتی پۆشیف خۆرنێ بوو یعنی کێمترین کەس و مرۆڤ ڕەنگەل دەربەبین وی وەختی و دنیاش ساڕ بوو گەلک گوماناوی بوو یعنی وی وەختی مە گومانێکۆ زۆر کرد و ئەوە دەستێک بیتن نە کەهرەبێ چێ ببیت یان تشتێک بیتن ئەگەری شورتێکۆ کۆرە بیان تشتێکی تەکنیکی بیتن مە گوت احتیمال زۆرە چکو ئەف وەختە بوو چی هاتی ئەختیارکردن و ئەو جهێک و ئەو بازارجی ئۆگر لێ کەفتی جهەکێ ملیە و هزارە خەلک تێدا بازارێتکەن و سەدان دکانێت ژارێت تێدا هەین یعنی بخۆت کۆسیبیە تێدادکەن و کەهرەبا وێ دەڤەرێژی پریپاید بوو حکومەتە هەرێما کوردستانێک کرد بوو پریپاید یعنی چ تێلێت ئەو خەربەتە تێلا و ئالوزیات تێلێت گوەرە بێ و موەلیدا و تشتێت تۆساژی نەبوون و دائما شورتت گوره به پتر وقتی گرمه پیدا بن یعنی هر بدایت و حادثه وقتی هم چینت نافدا او شرپکه کبو راستی ما هزر کر کو او دستکته دا گمانه کو زور جی مهی کو او عمدی هاتیه کرن دستکه چکری افریدانه هاتیه کرن بله هر روزا پشتی هنگی کو اف آگیره کفتی سوشیال میدیای ریخستنه کو بناوی ریخستنه ترکمانات تشتک بلاف کرد وقتی من او دیتی و خواندی قناعت من صدر نوت چه بو مهمیا گویی اوه ایلا پککه یال پشت وشوله هی بس طبیعی چه بلگه اک من نبود که هم بیشتر پککه وکری وی وقتی بس او بیانو کو بلاف وی سوشال میدیای و او تشت کتوی بیانه دهاتی خوار و من خواندی پراستی گمان بلام بلگتان نبود باشه بلام آمانجی پککه چی لب سوتاندنانه چه آمانجی چیه پککه خو حزبکات دای خستیه حزبکات تونتراوه اتشم بیجم دجی هەرێما کوردستانێ و ئەزمونە هەرێما کوردستانێ و ڕەنگە هەمی ئەف حزب و لایەنێت کوردستانێ و پارچە دیژێت کوردستانێ یعنی پەکەکە یال خەتی دژایەتی ئەوانە یعنی بزەبێت ئەو بنەمایە هەی هەگەت وەکی من نەبی ئەس دژیتەمە یعنی پەکەکە هەر ئاوابوونەوێ و حتی کو دست بشریجی کردی و حتی افریجی اف سیاست پککه یا پیروت کردن باشه بلام چه قازانجی که برانبری خلقی کردستان بید احتمال آمان جواب پتر آلوز بونا وضع هرمه چون وضع هرمه و فتره جدا چندین کشه هبون کشت سیاسی کشت آبوری هرم کردستان گل عراقی مجموعه مشاکل که هبون و کید بیجن دیارت بیان
کارێکی بکەن زیاتر بۆرە حکومەتی گران بکەن و پتر وەکی بێژن ئەرکێ خەلکیژی سەر ملت خەلکیژی گرانتر ئەنجام دا هەمی بیتە فشارێک سەر حکومەتی و سەر دەسەڵاتە هەرێما کوردستان ئەمە پەکەکە خۆی ئەیکاتیان ئاراستە ئەکرێت ئەو تشتێک و مەگولێ بووی وەزارەتە نافخۆی عێراقی بەڵاف کردی و ئەدیلا و ئەو کەسێت و هاتی نەگرتن و دان پێدان کردین یا دیارە کو ئەvە یا ئاراستە هاتی ئاراستەکردن شلای پەکەکێوە ئەی پەکەکە خۆی پەکەکە بخۆی من وەکی گوتە احتیمالە کەس نابێژیت من ئەف کارێ خراپێ کردی یعنی خاصەتەن چونکو ئەف کارێ سوتاندنا دکانێت کاسبکارە و فەقیر و جارە یعنی وەکیت بێژن وەکیت بێژن بێ ئەخلاقی و بێ مرۆڤاتیە کە هەندا مەزنە زبۆر ناکەم چه حزبێک ئەوان چ لایەنێک بژیتن ئەوە مەیۆکیری یعنی اعترافێ بکەتن دام پێدانێ بکەتن ji ber hindê zor tabiîye în karê bikin باشە ئێوە وەکو پارتی یەکێتی لە پشتم کارا بینن گورەی وان داخویانیت ku hatîne belavkirin diyarê hindek enasirêt ku nav êketiyê da cihê xwe dikin ca çi nav dezgahê eskerî dabin an dezgahê îdarî dabin kelser êketiyê mehsûb bûyne diyare harîkariya wa jiyadgel dabûye ew jî wekî dibêjin dîf wan dan pêdana bes ev mecna hindê nîne ku qiyada êketiyê siyasetek an jî plan dariştinek hebîtin û an ya arastekirî bîtin ji layê qiyada êketiye ve ev mecna hindê nagehînîtin ehtimala hindek xelk eşkal û enwaet xelkiyê hey ehtimala bû hindek meremê dî an hindek berjewendiyê teskêt an yetkêm هاریکاریا عناصرت پکەکە باشە ئێوە بۆچی پەکەکە وا ئەبینین کە لە پشت ئەم کارەوە بێت بەڵام یەکێتی نە باوەڕ ناکەم یعنی ئەف کارێک و بەرامبەر مەسەلەن کەرکووکێ هەولێرێ دهووکێ هاتیەکردن بەرامبەر وی خەلکی حزبەکە وەکو یەکەتیە بەرنامجێکی بۆ دانیتن و بکەتن چکو ئەگەر yani tiştekî hosa diyar bîtin bê şekilde gelek giran rastîtin ser êketiye yani ne tiştekî sanahiye rastî ev wekî dibêjin bêwijdaniyek ku gelek ya mezin tu bê bazarekî feqîrojara bisojî agirî berdeyê bes ev karê tenêş pekekî dîrnînin ewa em pekekît niyasîn û ew nasînamet gel pekekê û ew serederiyamet gel pekekê hey 40 sala pitire و ئەو ڕیدانێت و 40 ساڵە و پتردا هاتینە پێش و مەواقف و هەلویستێت پەکەکێ هەی بەرامبەری ئەزمونامە و حکومەتە هەرێما کوردستانی و دەستکەفتێت گەلی کوردستانی تایبەتی لێرە زۆر نورمالە و ئەس باکەم زۆر تەبیعیە پەکەکێ بکاتن ئەمە خلافێکی حزبیە وای کردووە ئەمە ڕووداتیان نەخێرەوان دژی ئەزمموی هەرێمی کوردستان بەگشتی پەکەکە بخۆ یا سەر خەتی دژایەتی و هەرێما کوردستانی هەر بیدایەتە پەکەکە و حتانەکە تو ساکێ کی کەس دژی ئەزمموە هەرێما کوردستانەیە ناحەزە پێ خۆشنینە کوردستان پێش بکەویت ئەو دۆستێت پەکەکێنە yani PKK مثلا همی او وکیل بیژن کاراکتریت کد دوری دا هی و الهرم هی و رول خود بینن اگر تو صحکه PKK دائما یال سر خط وان هزو لاین و وان جهتا وان لاین آید کد دجی از من هرم کردستان کار کری و دائما یال سروی خطی بویه یعنی بو نمونه سالا نوتویی که سرهلدان چه بوی و حکمت هرێما کوردستان و پارلمان چه بوی که حدث که گلک و میجویی و بجارایی که بو که کرد و دست کفته دست خوب بینن و تشتکی حسات ناف کرده دابت پیش و بو بنماجی بو ازمانی حتی افریقا همی حزب و لایانت سیاسیت کردستانی هر چهار پارچه کردستان پیشوازی لیکر و پیروزبایی لیکر PKK بدنگ بو هر هیچ yani نشان خو موقفێکی ژی دەربرم بێژن ئەوەت باشە گریمان پەکەکە ئێوە وەکو پارتیاڵێن دژی ئەزمموی هەرێمی کوردستانە پەکەکەیە ئێستا تاکتیکێکی نوێ بەرامبەر هەرێمی کوردستان پێڕەوە PKK مخابنی و یا بویە بەڵایەک سەر هەرێما کوردستانێدا ئەوە هەندە ساڵە و شەڕێ
کو هیت ناف بین پککی و ترکیه دا یا اینایت ناف هرما کردستان دا و اصلا هبونا پککیت ناف هرما کردستان دا چه روایتی یک نینه یعنی مخابن ویا هکه پککی سیاست اک هبا حضور بیره که کردایتیه و نشتیمان پروریه دف پککی هبا لازمه مراعات وضع حریم کردستان کربا و نببانه سبب هنده که افشار که هنده سال بردوام تو زانی چه ضرر و زیانه که مزن حریم کردستان کفتی و وکید بیجن چند خلکی میت دا ضررمند بوی و چند منطقه میت چول بوین و گنده ما و حوالاتیت ما بلا ما انشاءالله ما پارزگاری لحرمی کردستان کن هاوکاری یعنین حریم کردستان یا پاراستی الحمدلله حکمت خوی های دستگاه خوی تای پیشمرگه تای ازت امنیه تای همچین خوب پارزین هم محتاجوانین این بین پاراست حریم کردستان بکن بالعکس یدبوینه بشک شوی سیاستی که آلوزی و نخوشی و شر و پیگدادان و ضرر مندی بو خلکی ما بردوامی چیکن دوری و حتی پیگاویجی بردوام دنگو یک هیا دلین پککا کۆنە داعشەکان دژی هەرێمی کوردستان بەکارهێنێتەمە ڕاستە بە تایبەت لە شنگال و ئەم شوێنانە ئەو گرۆپێت و یەت چەکدارێت شنگارێ و ئەو وەزع و ڕەوش و دۆخی کول شنگارێ هەیە و ئەمش نزیک بە زۆرێ لێ ئاگادارین بەلکی سەدە سات هەمی تشتێکی لێ ئاگادار نەبین بەس ئەوە ئەم لێ ئاگادار ژمارەك ڕێژەیەکە زۆر یا وا چەکدارە عەرەبێت منتەقا بەعاج و ئوم زێدان و ئەو گوندت سەر حدودێ بعاج بريج ومنطقة بله أو جندت سر حدودي بين سوريا والعراق دا يعني شو منطقة جمارك وزور يا عرب يتناف ريزت واتشك دا أف جروب تشك دارت كل شنغاري والبن أراسته وتوجيهات سياسة بككي كارت كان أف بخو سلمينيتن كو يعني أف هذا بحقيقة أف هذا سياسية كود بين بككي هذا يا غريبة و سیاستك و هاي هل بدايات و حتى نكا دوين كاتم دنگوی راستا بله ام دنگوی راستا بشكه اگر تو بسیار خلق شنگاری بکی یا خلق الوا منطقه داد جید بکی دی بجنتا کنه چند او عربیت کو وقت خو دگل داعش هرش کری نسر شنگاری و فرمان و ازدیا را کری و منطقه ویران کری دی بجنتا عینی اوان عربیت و منطقه زوربای نزبک و زور لیوی گویات ناف وان گروپت چکدار دا اوید کو پکک آراستد کرد. باش. آوان دلن بونمونه هر اگر موسرا و پرسیارم دلن اما هرمی کردستان پارزین و کوچی بونمونه. الان لم تشانا دجی ترکیه وستاوینه توا. لا شنگال هاوکاری او خلق کمان کرد. لکات رزگار کرنی شنگال لگل پیش مرگ لگل یام بوین. تنانك لهندك شوية تريش هاوكاري بيش مرجعان كردوها ممكنها يعني عندك مواقف هبن عندك وقت هبن يعني بيجين تنسيق كمهنجيك توان روجت كو داعش هيرشي كردستان كري ومنطقة خستنا بندسته خو وان چند روجت بدايات وكيد بيجن يد دست بيكي ممكنه عندك تشتهو صار عندك تنسيقات وهماهنگی هبن بس بشويه که گشتی او رولی کو پککه بحث کتن کو وادید بیتن دیرش راستیه یعنی همید زانن شنگاری که رول دیتیه و چوابو و که خلک شنگار پاراست و که جارکادی شنگار زفرانده و پککه یا ودر بوش و وان همی ریدانا از بخوی شوان بوم شنگارت یو وقتی دا پککی اوید کل منطقه زور هولدان کو بشک داره که دگل ما بکن دا خاص کرن کو بجدار بند دگل ما دا و او ملفه زیده تر من بخو یعنی سرت راستی اما کو کادره که پارتی دموکراتی کردستان و پراستی جی ما قطر رکنه دا پککی و ما هم راضی نبوین کو پککی چه باریکاریه که جیب دتا ما و چه بشک دار جی بیتن توان داستان رزگار کردن و منطقه دا و وگراندن و منطقه بو وکید بیشتر رزگار کردن واش دست داعشه. ولی بیگمان اعلام آنجی پراگهاندن هر کس بخو باشد بیجیتن. اوت
شتێکی نورمالە. بەڵام ئەوان شتێک تریشیاڵن ئەڵێن پارتی زۆر هاوکاری تورکیاکە لە دژی ئێمە. والله مقابن يعني تركيا وشر تركيا وباكيكي بو سبب هندك وامزررك وجلك ومظن بكين يعني ايوت كو نجد بمنطقه ونخد نا اوجداري روشا منطقه بيتن رنگ وانتشتا بحث كتو بيجيتن بله همي كار ما بو هندك وخلق ما زرر من نبيت ومنطقه ما نكمنا بن زيادة زيانة مزن و اف بردوام همی سالات تشتکی نونینه همی سالا بردوام افشاره یلوا منطقه های نزدیکی 400 گندال سنور پارێزگاه دهو که یه هاتی نچول کردن و دست آودانی نگهشتی و خلق نشد چته ناف گندت خدا سببی وی شرک و ناف بین پککه و ترکیه دا و وی گاوه پککه کامیان سببا ترکیه یان پککه چول بونا والله ما به خوشنینه نه ترکیه ناف عرض حرم کردستان دا بیتن و نه پککه جیت ناف عرض حرم کردستان دا بیتن و پراستیجی پککه چه کاریگری سر ترکیه نمایه اصلا یعنی هکت ملاحظه که سالا دی سحکه یک طلقجی یک گلجی نایت تقاندن دجی ترکیه ناف عرض ترکیه دا همی اوه وکید بیجن یت ناف حرم کردستان دا ترکیه یا بدیفوا کفتی و او یه ترکیه ود کشن سال با سال یتین نت ناف حرم کردستان دا پیجت اوی شرکوت ناف بینا پککه و ترکیه دا پککه پی باشه هاوپەیمانێتێکی لەگەڵ گروپ و میلیشیاکان هەبێ لە شنگال و شوێنانە و موچەشیان لێ وەربگرێ یان لەگەڵ هەندێک وڵاتە هەبێت یان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و هەرێمی کوردستان بە تایبەتی. نەخێر پەکەکە هەمی وەختێکی بژۆرداوێ من گوتەتە خەتی دژایەتیە هەرێمە کوردستانە یە هەڵبژۆردی هەمی وەختێکی و ئەو گروپێت چەکدارێک وت عێراقی هۆکار سەبەب هۆکار بۆ چواکات مگوتە حەزبەکە یا گرتیە یا تونتڕەوە و سەروی بنەمای لوی بنەمای کارت کات و سیاسەتدار بێ سیاسەتە خۆل سەروی بنەمای دات ڕێژیتن یان دەوەکی مبی یان ئەس دژیتە بم یعنی ئەvە تشتێکە ئەوێ خۆی دەسەڵاتدار بی لێرە یان ئامانجی وڵاتیشکێ پەکەکە ناتوانێت وێرێ نەشێتن دەسەڵاتدار بیت نەمە بەسم ئامانجەکەی خۆی ئەو ئامانجی ئەوەیە کە دەسەڵاتدار بی یان شتێکی ترە یان دەستی وڵاتانی تری تێدایە بۆ ئەوەی نائارامی لە هەرێمی کوردستان هەبێت. پەکێکێ ئەوەکو بوومە ڕوون و ئاشکرا بوان ڕوویدانێت کو تێنە پێش ئەوەکو کێشە و مەشاکلە بۆ هەرێمە کوردستانی زیاتر لێ بکەتن کێشت ئابووری کێشت ئەمنی هەمین لایەکی بە یعنی هەوڵ و بزاوێت و سیاسەتە و ئەوەکو باری هەرێمە کوردستانی و دەسەڵاتەمە نافخۆیی هەرێمە کوردستانی قرستر لێ بکەتن و باشە بەڵام لە قازانجیتر بکەویت بوومە لە قازانجی چێ والله بۆ ناگەر هەرێمی کوردستان زەرر بکات لە قازانجی خۆیان وەکو پەکەکە یان لە قازانجی ئەوانەی کە ئێوە باسیەکەن پەکەکە هەڵە سوورە پەکەکە ئەجندایت خۆیت هەین و ئەو پەکەکە بڕیار و ئەجندایت وە ڕەنگەل بنت کارتێکردنەوە گەلێک جیهەتەوە گەلێکی لایەنەوە وان کارات کەتن یعنی تێدەکردن نەشم ناوێت وە بێژم بەلێ گەلێک لایەنێت هەرێمی و بەلکی دەستگایت مخابراتی یت استخباراتی دەستگایت ئەمنیت هەرێمێ ڕەنگە دەستێت ناوی بابەتی دا هەیە و پەکەکە تەوجێت کردن وڵاتانی جیران بەڵێ وڵاتانی جیران حتا وڵاتی جیرانیژی یعنی ئەگەر سیاسەتێکە ڕسمیژی نەبیتن و ئاشکرا بەس بەلکی ڕێک و هەندێک کەناڵ و هەندێک ئەو دەستگایت مخابراتی و ئەو یعنی هەندێک ئەجندایت هەی پەکەکە تێتە پاڵدان بۆ هەندێک و ئەکەنە پەکەکە شۆڵەوی چێل وێرێ پەکەکە بوو چیل وێرەیە ئەف شەراوێ گۆێ بۆڕۆ پتر پێتان گوتون ئێوە هەرێمە کوردستانی و دەبەرە سلەیمانیە بەلێ پێتان گوتون وەکو حزب پێتان گوتون بۆچی لێرە دەیان جارە مە ئەف داخوازەیە کریک و پەکەکە مراعاتە هەرێمە کوردستانی بکات ئەف ئەزمونە هەرێمە کوردستانی و ئەو ڕەوش و دۆخی کوونکە ئەم تێدا هیڤیەکۆش هەمی هەویان مەسترە بۆ خەلکی کوردستانی و بۆ هەمی کووردا لە هەمی دنیاە یعنی وەکو ڕۆناهیەکەیە وەکو هیڤیەکەیە بوان و کورد vêrê bigehne Omancekê we li vêrê bibite berê binyatî bû dahatoyê Kurdistanê we bû
چاره سرکردنا کشا کردستان بس مخابنی و پکک یا بوی ریگیری و آستانگ و ریکدا هیچ ئاماژەیەک هەیە لەم ناوچەیە لە دەڤەری بادینان بۆ هێرشکردنە سەرپەکەکە مەبەستم زیاتر لە تورکیاوەیە تورکیا دائما مراقبت کردن بێشک یعنی ئێستا باس لە ئۆپەراسیۆنێکی نوێیەکەی بۆ سەر بارگاکانی بەردەوام ئۆپەراسیۆنێتین چیت عردی چیت عسمانی بشێوەیەکی بەردەوام پەکێکەوە کەفتیت دۆخێکی لاواز نسبەت دەڤەرە بەهدینۆن یعنی پەکێکە دۆخێکی لاوازی هەی پەکێکی وەختێکی هێزێک و گەلێک مەزن هەبوو حاضریەکە زۆر یا باش هەبوو بەس هێزا خۆ هەمی دیسا بەرامبەری مە بکارینە مخابن یعنی ئەو شەرێت و پەکێکی بەرامبەری هەرێما کوردستانێدا ئەنجام داین ساڵت نۆتادا و تایبەتی یعنی ئەو هێزا خۆیان مەزن هەمی ئینا خارێ هەمی خەرج کرد هەمی تێک چوو سبب وێرێک و هەمی دژی هەرێما کوردستانê بکارینە نە دژی دەولەتا تورکیا بکارینە پەکێکە vê govêya doxekî xirab da dijîtin تایبەتی دەڤەرە بادینان و حتی لای سلەیمانی و کەرکووکێ ژی بەسێ لە دۆخی خراپە یعنی یەت بن عردیڤە وەکیت بێژن تۆنێلا و بن عردیڤە و یعنی وەزعێکی زۆر خراپێ هەی چکو فشارێکە زۆر یا لەسەر پەکێکی هەی و دیارە ئەو تەکنەلۆژیا نوکە هەی یا چاودێریکردنا جموجولت پەکێکی gelek ya zala anjî ya musayter el ser wan deverêt ku vücuda pekekê tê daş berhindê heta herekava jî wat û çawa jî ya bi sonahênîne ya bi zehmet e berhindê daîmen ew şêwazêt ku rêxrawêt tundrew bikartînin ew ji eynî wan şêwaza bikartînîtin zor baş û penayê bû meselen TNT ya luxma penayê bû hemî tiştekî dibe ji berhindê jî اف صوتنا و بازاراجی یعنی قطش پککی و دیرنینه و حسب او بلگت که هاتی نپیشکش کردن قناعت عامل بدایت او بود اثبات جی بو کو پککی دستت وی بابه اله هەڵبژاردنە ترسێن وەکو پارتی چونکە دەڵێن ئەوە سیناریۆیەک بوو هەم بۆ بانگەشی هەڵبژاردن و هەم دواخستنی هەڵبژاردنیش برنامه‌نینه که هەڵبژاردنێ دوا بخین و ما وەکو پارتی دموکراتی کوردستان 2 ساڵە ئەم پێوەینە و بەردەوام مە هەوڵ دایە هەڵبژاردن بێنەکردن ئەف دۆخی کوونکە هەی و نەبوونە پەرلەمانی ئەم بزانینە و بخۆب بوومە مەترسیەکە بۆ سەر ئەزمونە مەجبەر هەندێ ئەم وەکو پارتی دائیمەن پێداگیری یا هەندێتکەین و دائیمەن مە هەوڵێ دایت گەل لایەنێ دیەت سیاسیشدا و هەڵبژاردن بێنەکردن الوقت كي نزيك ومخابن كو هندا بسرفة شوي يعني بس أفيجي أسباب أبيت خوها بون أجرت خوها بون وهمي خلكي كردستان يجي زانيتن كان هلويستت بارتي شو بس سيناريو نابينن هیچ پیوندی مثلا هەڵبژاردن و نینە ئەوەکو ئەفریدانی وەکو سیناریۆشی نابینن پاشی وەزارەت داخلی عێراقی یا ئەف بابەتەیە ئەعلان کردی بەغدای هاتی ئەعلان کردن و بەڵگەت خۆت پێشکەش گیریم بۆ ڕەیا گشتی و یا ئاشکرا بوو و باوەڕ بکە ڕۆژە ئاگر سیکاچەلی کەتی ڕۆژا دیتر من ئەو قەنەعەت هەبوو و پەکەکی دەستت بی بابەتی داهی و مە بخۆژی ئاگداریا خەلکی خۆشی کرد دکانداراژی کرد چەندین پێڕابوونێت ئەمنی و ئیجراعات مەوەرگرتن هەم شارەوانیە هەم دەستگایت ئەمنی و کامێراشت نەبوو لێ بزانین کامێرا سووتن گەل ئاگری طبعا هەبوون کامێرا بس گەل ئاگری کامێرا شات نەسووتن بەس مە تەبلیغا هەمی خەلکی خۆ کرد دکاندارا کرد مە گوتێ زۆر هوشیار بن ئەvە دەستەکە وێشۆلت کرد مەسەلە شۆرتێک وەرە بینینە ئەvە یا عن قەستە باش پەکەکە هیچ نەبی ئێرە سنوورێکی لەگەڵ تورکیا هەیە لێرە هەیە بەڵام لە سلێمانی چیە کات پەکەکە تەبعاً سنوورێکی درێژی هەی تورکیات گەل هەرێما کوردستانێ بەس تەکنەلۆژیا ئەڤروکە سنوورە ناسیتە نامە بەستم پەکەکەیە لە سلێمانی چیە کات بۆچی لەوەیە پەکێکی پتر جێخۆی بە بۆچوونی ئێوە وەکو پارتی من گوتە مەسەلەن ئەو شیرعاتێت و مەجی هەیت نافخودا و مەشاکلت مەت نافخودا هەی پەکەکەژی دائیمەن یا بۆیە بەشێک لایەنێکی هەڵبژارتی بیرامەتێت ساڵت نۆتادا پەکەکی هاوپەیمانیەک گەلێکەتی هەبوو پێک بە هێرشی سەر پێشمەرگردنە وەکو پارتی و با منتقد بن دەسەڵاتە مەدا هێرشی مەتکردن کەپکە حەمەد ئاغای و حتا تشتەلای حاج عمران و دەهان شەرت چێ بووی بخابنی و ئەڤروکە ئەم یعنی هۆسۆ بەحث کەین
بەلەوی وەختی پەکەکێت گەلێکەتی هەفپەیمانیەکە ئاشکرا هەبوو و پێشمەرگە پێیگوە هێرشی شپێکڤە شەڕ مەتکردم پێیگوە دایمەن سولەیمانیەژی پتر نەفەسا خۆیا دیتیمە ڕاستی وەکو پارتی دیموکراتی کوردستان دەڤەرا بەهدینان و هەولێرێژی هەندی مەپێچی بووی مە ڕێک نەدایە و پەکەکە وجوداوێ و بەردەوامیاوێ ئانجی ڕێکا خۆ ببینیتن خۆ حکمدار بکەتن وێرەیان ئەم دەسەڵاتێکی بکار بینیتن بێتەبەرێ بەس سولەیمانی ئەو پتر ئەو ساحەبووە یا vekirî bû و پتر cihê xwe yê girtî و ehtimala jî siyasetek li wêrê jiya hey pitir ya harîkar bû bi wana ku renge nuke peşimanî wê çendê bin ku ev renge bû bine ser êşiyeka mezin bû wa xwe jî li wêrê Suleymaniyê û Kerkûkê belê Slêmanî ez bînim dê bite ser êşeka mezin û ya bûye ser êşe jî ew rîdanê ku Suleymaniyê rîd den یا چه لیدانا ترمبیلا بید چه او مثلا مطاری بیتن چه گلک تشتی دید که هاتین اوریدان او همی یعنی سلمینن که پککه دی بیتا بلایک بواجی بس الحمدلله بنسبت ما پککه ام مسیطرین سر منطقی و پککه نپیچید بید چجارا و نپیچی بویجی چجارا که مشکل کامازن بو ما چیب کرد بلی ضرر کامازن ما یوش بی وضعی کری اوی که های سپاس با برای سربست لزگین اندامی مکتبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان که لگل من بوی زور سپاس سپاس بویوش که بینر من بون تا برنامه چیتر هر لخوشی دابن